عافرەتی ڕەتە بێ سفورە ئەها چەند جوانە وەرن سەیریکەن بۆ ئەوەی خەڵکیش تووشی تاوان بکەی یان ڕقت لە مسڵمانێکە لە ناو دوکانەکە گەرمەی کەسابەتە ناموسی خەڵکی باس ئەەکەی باسی خەڵکی ئەەکەی ئیهانەی خەڵکی ئەەکەی بوهتان بۆ خەڵکی ئەەکەی هەم خۆت گومڕا بوویتەوە هەم خەڵکیش گومڕا ئەەکەی و هەم خۆت تاوانباری و خەڵکیش تاوانبار ئەەکەی ئەوە زۆر خەتەرە خۆشەویستان هەرگیز بیرت لەمە کردووەتەوە لەم فەرمودەیە کە کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم ژیانی هەمووی خەیر بوو کە لە ماڵ ئەچووە دەرەوە ئەم دوعایەی ئەخوێند ئەی فەرموو اللهم أعوذ بك أن أضل أو أضل أو أزل أو أزل أو أظلم أو أظلم أو أجهل أو أجهل علي أي فرمو پروردگار پنات پێ ئەگرم لەوەی گومڕابم و خەڵکیش گومڕا بکەم لەوەی تووشی تاوان بێم و خەڵکیش تووشی تاوان بکەم لەوەی ستەم لە خەڵکی بکەم و خەڵکی ستەمم لێ بکات لەوەی خەڵکی پشتگوێم بخات یاخود خەڵکی پشتگوێ بخەم خۆشەویستان و بەڕێزان کاتێک کە جەنابت لە ماڵ دەرئەچی لەم خاڵانە بەدەرنیت جار وا هەیە بەیانی لە ماڵ دەرەچی نوێژت کردووە ڕۆی بۆ بازاڕ هەتا ئەگەڕێیتەوە زوڵم لە خەڵکەکەی بەبێ و یاگال لە خۆت بێ جاری وا هەیە لە ماڵ دەرئەچی هەتا ئەگەڕێیتەوە هەم خۆت گومڕا کردووە و هەم خەڵکیش گومڕاکەی زۆر خەڵک لەو نەوعانەمان هەیە بەڕێزان ئەمە هەم خۆت بە هیلاکە ئەچی و هەم خەڵکیش بە هیلاک ئەبەی یان لەسەر فەرعێکا وەستاوی لە ناو دوکانێکە ئافرەتی ڕەتە بێ سفورە ئەها چەند جوانە وەرن سەیریکەن بۆ ئەوەی خەڵکیش تووشی تاوان بکەی یان ڕقت لە مسڵمانێکە لە ناو دوکانەکە گەرمەی کەسابەتە ناموسی خەڵکی باس ئەەکەی باسی خەڵکی ئەەکەی ئیهانەی خەڵکی ئەەکەی بوهتان بۆ خەڵکی ئەەکەی هەم خۆت گومڕا بوویتەوە هەم خەڵکیش گومڕا ئەەکەی و هەم خۆت تاوانباری و خەڵکیش تاوانبار ئەەکەی ئەوە زۆر خەتەرە خۆشەویستان بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەی فەرموو پەروەردگارە کە دەرەچم لە ماڵ نەتووشی ئەوە بم گومڕا بم نە خەڵکی پەلکێشکەم بۆ گومڕایی جاری وا هەیە شتێک ئەزانی لە دڵی خۆتایە شوبهەیە کە خەڵکی نایزانن بۆ باسی ئەەکەی بۆچی گەنجێک تووشی ئینحرافات ئەەکەی بۆچی ئەختیارێک والی ئەەکەی بکەوێتە شکەوە لە عیبادەتەکەی بۆچی لەسەر مەوزوعێکی بچووک شتێک لە یەکێک گەورە ئەەکەی بۆیە خۆشەویستان ئینسانی مسڵمان ئەبێ هەموو دەقەوساتێک ئاگای لە خۆی بێ بۆیە ئەم ڕێگانە ڕێگەی هەلاکەتە بەبێ ئەوەی بە خۆمان بزانین و یەکێ لەو خاڵانە ستەمکردنە لە خەڵکی جاری وا هەیە کابرایەک ئیشێکی پێویستی هەیە دێتە لای جەنابەت زوڵمی لێەکەی پرس و ڕاوێژێکت پێکا لە بازاڕە زوڵمی لێەکەی کێشەیەکی هەیە غەدری لێەکەی وە خۆت ستەمکاری و خەڵکیش واد لێ بێ خەڵکی ستەمت لێ بکە زۆر خەتەرە برایان نەستەم لە خەڵک بکە و نەخۆت بکەرە نێچیری خەڵکی ستەمت لێ بکە نەخۆت گومڕا بکە و نەخۆت بکەرە نێچیری خەڵکی گومڕات بکە نەخۆت تووشی تاوان بکە نە ئەوەندەش زەلیل بە خەڵکی گوێت ڕاکێشێ و تووشی زینات کە تووشی شەراب خواردنت کە تووشی کوفر و مەعسیەت و تاوانت کە نە ئەوەندە زاڵم بە خەڵکی تووشی نەزانی و جەهالەت کەیت و خەڵکی ئیهمالکەی نە ئەوەندەش بچووک بە خەڵکی ئیهمالت کە و ئیهانەت کە بۆیە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام ئەم فەرموودە بڕوات بێ بەسەر حەزم کرد بیدەمە گوێتانە ئەگەر نا پێم خۆش و تەنها سەری ئەم فەرموودە و شەرحی عولەمای بۆ بێن و باسی بکەین کە چەندە خەتەرە ئێمە لە ماڵ دەرەچین بە گۆرانی وتن نەخوێندنی زیکر ئەڕۆین کەسی وا هەیە خۆی کابرایە کە سیارەکەی دەرەکات دوو گەنجی داماویش لەگەڵ خۆی بە بەو ناو کۆڵانانە گڕێدا هەتا ئێوارە بۆی تووشی نەزەر و حرامیان بکە خۆی گومڕایە خەڵکیش گومڕاکە خۆی تاوانەکە خەڵکی تووشی تاوانەکە هەر شتێکت هەیە با پەیوەندی بە خۆتەوە بێ برای بەڕێزم بترسە لەوەی کە ئەڕۆی بەیانان بە پاکی ئێواران بە پڕی تاوانەوە دەیتەوە بەیانان بەبێ زوڵم دەرئەچی ئێواران بە زاڵمی ئەگەڕێیتەوە داواکەم لە خوای پەروەردگار بەرچاوڕوونمان بکە ئەمە خاڵێکی زۆر گرنگە ئەزیزەکانم